خب وەختتان وەخێر ئومیدوارم لە هەر کوێ هەند ساق و سەڵامەت ون ئەگەڕێنەوە ئەوانەی وەکو من کە کەوتنە قوربەتستان ئەگەڕێنەوە و بەم زوویانە ئەگەڕێنەوە. دەوڵەتە ئێرانی کاری لە تەحلیلە ئێمە گۆزەشت. ئێمە لە تەیە دە ساڵە ڕابردوو وتمان دەوڵەتە ئێرانی یەک قۆناغێکی تری ماگە تا گەرەکی خۆی ئەبەدی بکاتەوە، دەموچاو و ڕواڵەتە خۆی بگۆڕێت. لە تەیە ساڵانە ڕابردووە هەر محاولەیە کە دەوڵەتە ئێران کردی بۆ گۆڕینە دەموچاوی ئێمە پێشمان پێگرت. لەبەر خاتریەوەی ویستمان کە دەوڵەتە ئێرانی بە سەڵامەتی وەکو ساڵی 1357 لە ژێرە ناوە شۆڕشە خەڵکی ڕواڵەت دەوڵەتی نەگۆڕێ تەمامیەت دەسەڵاتی لە دەسانەوێت و دەسێکی تەڕبێرێت تۆختنە مردمە کۆمەلگا و بێژێ ئێوە قیامتان کرد و ئینقلابتان کرد و کۆی کەنەوە بڕۆنەوە. دەوڵەتە ئێران لە ئاخرین ئەقدامە خۆی و تەنیا ڕێگەی خۆی کە ڕەبتی هەز بە ماجرای 7 ئۆکتۆبر کە من ناوم نیا ئۆکتۆبر دوایی و ئۆکتۆبر کۆتایی نظام سوڵتە بکەوێتە سەر لە نوێ داڕشتنەوەی خۆی و تەبعات بێنێتە پێشۆ کەوتە هاوکاریکردنە دەوڵەتە ئێران و ئیسرائیل. بەریدەین تەمامە تەحلیلەکانە ئێمە هاتە دی و تەمامە کارگەلێک کە ئێمە کردبوومان وەکو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەرەبەرە خەریکە سەمەر ئەدات و ئێمە ڕووبەڕوویە گۆڕینە دەمامەکە دەوڵەتە ئێرانەوین. دەوڵەتە ئێران هەر ئیستەیشە وا لە دەورانە دوای عەلیە خامنەییە وردە دەورانە دوای عەلیە خامنەئی تحتە ناو مبارزات و پاشەکشەکردنەوە و جێخست و بگرە لە اختلافات دەرونی. ئەمە دەوڵەتە ئێرانی لەم پێچە تاریخیە لەم انحراف تاریخیە دوچارە مشکلات دەرونی تەزادگە لە دەرونی و ترس لە تەرازیانی لە دەسە خۆی بە عەوامل دەرونی یا عەوامل بیرونی پێشبینی نەکراوە هەست. ئەمانە تەمامە ئەو دیسکۆرسەی کە گەرەکی بوو عامل تهدید بێ هدایەتیان کرد و خستیانە مەسیرە بەقایە دەوڵەتە ئێران، نە ئەشخاص نە تاکە کەسەکان، بەقای دەوڵەتە ئێران، مانەوەی دەوڵەتە ئێران. بەڵام پێشووتر با من خدمەتتان بێژم هەروەکو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە زەرورەتی زانی کە لەم فەزا حزوری بوێت تا بتوانێت لەم وەرچەرخانە دەوڵەتە ئێران لەم لەحزەیە مێژوئیە وا قەتارەکەی دەوڵەتە ئێران لەسەر ڕێی لا ئەدات تا ئەمر واقع ئێستا بگۆڕێ بە ئەمر ممکنە داهاتوو. لەگرا ئەشەیەخی دەوڵەتە ئێرانی بگیرێت، لەگرا دەوڵەتە ئێرانی وا لە نەهایەتە شەکەنەندگیە خۆیە و بۆیە تەمامە تەلاشە خۆی ئەکا بە ئەربابە ئەمریکاییوە کە ئەم اتفاقە نەکەوێ، یعنی مشکڵێکی بۆ دروست نەبێت. لە تەمامە ئەهرۆمگەلە دروستکردنە شانۆگەری خەساندنە خەڵکی لە پشتە شاشەکانە مۆبایلیان و تەلەڤیزیۆنیان و ئیلقاکردنە ئەم تەوەهمە کە ئێمە بە گوێگرتنە لە دیگەران گۆڕانکاریمان دروست کردگە هان بە شوێنە جێخستنە ئاخرین قۆناغە دەوڵەتە ئێران. ئەم دیبێتە ئیعلامە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ وەزعیەتێکە کە لە 10 ساڵە ڕابردووە ئێمە ئیعلاممان کرد کە ڕوو ئەدات و ئامادەکاری بۆ ئەکەین. لەگرا پێویستە تەمامە خەڵکە کورد بزانێت ئەووەڵەن ئێمە لە هیچ بورهەیەکی تاریخی عەسرە معاسرە بە ئەندازەی ئیمڕۆ بە عنوانە کوردە و قەومی کریاک دەسەڵاتدار نەوگین. ئێمە یەک ڕێژەی جەمعیەتێکی فرە و فراوانمان هەست، دوو جەمعیەتە واقعی و ئینسانە واقعی بە پەیوەندیە کۆمەلگای واقعیە کوردین کە هەنووز ڕەنگی نەدۆڕەنگە و هەنووز ئەتوانی فویلێکەی هەڵیسێنیتەوە. دوو ئێمە لە مترۆپۆلەکانە جەهانە حزورمان هەست،
فقط لتارانا زيادة لشوار مليون كرد قومي اتنيكي مانهز وقومي كرياق مانهز كوات الشرايط إما نتك دواي جنگ جهاني أول نتك دواي جنگ جهاني دوم نتك ساڵە 57 یەکێکنیە ئێمە سێ ئۆستانە لە ژێرە کۆنترۆڵە بەزاهر ئەحزابە کوردیمان هەست بەزاهر و ئەمە خۆی دەسەڵاتە ئەمە خۆی هەبوونە پشت جبهە و خاکە ئەمە خۆی هەبوونە هێزە خەڵک و نیروی خەڵکە کوردیە ئێمە ئەسڵەن وەزعیەتمان نێ لە وەزعیەتێکە بۆ دۆڕاندن بڕۆین و لە مەوزە زەعفۆ بوێسین و دەوڵەتە ئێرانی مزاکرەی تەکا بکەین تا دەوڵەتە ئێرانی پشکێ بە ئێمە بات دەوڵەتە ئێرانی بوو بەقای خۆی ئێشێ امتیازاتێکی گەورە بە کوردە قەومی ئتنیکی بات دەرنەتیجە لە مانگهای ڕابردوو ئلقاکردنە ئەم باوەڕە کە یاڵەتە متحدەیە ئەمریکا شکستی هاوردگە بە دەوڵەتە ئێران و دەوڵەتە ئێران ئێشێ بگۆڕێت و ئێمە چون بێ دەسەڵات بگین وەکو ئێرانیە تێهەڵدریاگەکان کە بە شوێنە منجیەکە ئاگەڕێن لە پشتە شاشەیە مۆبایلەکان و تەلەڤیزیۆنەکانیان ئەم کڵاوە ناچێتە سەرمان ئەمە گۆڕینی دەموچاوە و ئەمریکا ئەم جێگە ئەگۆڕێ بۆیان خەیلێ لە داڕشتنەوەی نەزمی نوێ احتیاجیان هەست کە سەرکەوتن و ئاوردانەوەیەک بەلای خەڵک و گەیشتن بە ئاخرین قۆناغە تەمەدن و دموکراسی پیشان بدەن و ئێمە بوونە چوارچێوەی حقوق ئێمە ساحێبان ئەم سەرزەمینینە مالکانە ئەم سەرزەمینینە تەنیا تەمەدن و واقعی و گستەردەی ئەم سەرزەمینینە ناڕۆینە جێگەیە ئۆبژە دانیشین کابرا نسخەمان بۆ پێچێ ناڕۆینە جێگەیە دانیشین کابرا پێیوا بێ بە مەساسەیەک و ئاونەواتێک ئێمە ئەخەڵەتێنێت و ئێمە دەمدا ئەخەین چون سەرمان نییە و دەسەڵاتمان نییە ئێمە کۆمەلگامان هەست تەمەدنمان هەست پەیوەندیەکی ڕۆحی و معنەویمان هەست و لە ساتەکانە تاریخە خۆی نیشان و خۆی بروزەدات کەواتە ئەی گۆڕێ دەوڵەتە ئێران و ئیاڵاتە متحدەی ئەمریکا ئەی گۆڕێ تحت ناوە هێرش نظامی کردن و لێ ئەدەین و ئێشێ بڕۆیتە ئەولاوە و کۆی کەیتەوە وەلایەتە فەقیه کۆ کەیتەوە تەمامە نامتەعەلقانە بەچکە کاوڵی تو لە هندی پارسی بەچکە یەهودی بەچکە ئەرمەنی و گورجیە نامتەعەلقە دەوڵەتە ئێرانیە بێڕیشە لە تارانە ئێشێ لە دەنگ دلێرە کورد مەچەکە واقعیە ئینسانگە لە ئەم سەرزەمینە هەم بە لەرزە دەربێن و هەم ئامادەون جێگەکەی تارانیان چۆڵکەن وەگەرنە ئەم اتفاقە ناکەوێت و ئێمە نایەڵین بکەوێت ئێمە نایەڵین ئەوانە ئێمە بوونە جێگەی حاشیەیە تەمەدنی بە گوشار هاوردن و بە زۆر بە ئێرانی کردن تەحمیلە دەسەڵاتە دەوڵەتە ئێرانیە نامتەعەلقە بە ئەم سەرزەمینە بە ئێمە بکەن ئەمانە نەیانتوانیگە ملەتە ئێرانی دروستکەن نەیانتوانیگە ئیدەی ئێرانیەت بخولقێنن نەیانتوانیگە گەرەکیان بوو لە بێ هەمە چیزکردنە خەڵکی خستنە لە مالکیەتە خەڵکی لە خەڵکی کۆمەڵێ ئینسانی هاڕیاگی داپڵۆسیاگی بێ دەسەڵاتی بێپەیوەندی کۆمەڵایەتی دروستکەن کە لە سەرزەمینە کوردان ئەمە اتفاقا ناکەوێ بە تایبەتی بۆ ئەوانەی کە کریان بە کوردە قەومی ئتنیکی یعنی تەمام ئەم سەرزەمینە ئێمە تەمام ئەم تەمەدن و ژیارە ئێمەیانە فڕەدا تا ئێمە بکەن بە قەوم گونەیەکی تەبیعی خۆیان بکەن بە ئەرباب و دروستکەرە ژیار و تەمەدن و دەوڵەت و شەهرستانیەت و ئێمەش بکەن بە گونەیەک جۆرێک لە بوونەوەرە مێژوویی کە ئێشێ بمان پارێزن و خەڵکی وەکو حەدیقەی حەیوانات و باغە وەحش تیکت بسێنێ بێت تەماشامان بکات کە ئەم گونەی تاریخیە نەفەوتێت قسەکردنی جلو بەرگ لەبەرکردنی هەڵپەڕکەکردنی نام سەرزەمینە سەرزەمین ئێمەس
ئێمە بنیادنەرە تەمەدونە بەشەری بکەین، یەگانە تەمەدونە مەدیە دنیا بکەین، تەمەدونە ئازادە کوردان لە مقابڵە تەمەدونە منقادە ئەمانە وێسیاگە. کەواتە ڕۆژانە داهاتوو ئەوڵان یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەڵکە کوردەوار با بزانن ئێمە ئیمکاناتێکی فرەوە لە بەردەستمانە، احتیاجمان بە مەعامەڵەکردن نییە. هەر کەسێک تحتە ناوە دەستکەوت و حقوق وتی مەعامەڵە لەگەڵ تارانەکەم با بزانن تاران متعلقە بە ئێمەس، تاران ئێشێ پیاس پاک بکا کە ئێمە پاستۆر لە ژێرە پای دەرنێری. ئەمە نوکتێوە. نوکتەی دووەم، دەبێ خۆتان ئامادەیە بەڕێوەبردن نەهادگە لە مردمی بکەن و یارانە ئێمە ئێشێ لە تەمامە شارەکان لادیەکانە کوردەواری کەسانێک کە ئەتوانن بیر بکەنەوە لە تەمینکردن و دابینکردن ژیانە ڕۆژانەی مردم لە ترازانێکا کە بەرەو خەلع قودرەتێک بڕۆین و بتوانین بیترازێنین، بتوانین تەمینە ئەمنیەتە خۆراکی، ئەمنیەتە مادی و ئەمنیەتە سەلامەت و بەهداشتە خەڵکە خۆمان بکەین. دوو، شەبەکە سازی بۆ ڕووبەڕووبوونەوەی مەیدانی لە تەمامە مەیدانەکانە شارەکان ئەم سەرزەمینە بە تایبەتی تاران دا بزانن دەسە ئێمە فقط لە دیواندەرە نییە، فقط لە کرماشان نییە، فقط لە پاوە و جوان ڕۆمەهاباد و پیرانشار نییە، لە تارانە، لە شیرازە و دەستمان واتیە و نایڵین ئەمانە دەوڵەتە نامتعلقە یەهودیان تەحمیل لەبەر گوردێ وشانە ئێمە بکەن. ئێمە نە قەومین، نە ئیتنیکین، نە حقوق قەزایی و قانونی و اجتماعیمان لە دەوڵەتە فاسدە نامتعلقە ئێرانی گەلەکە. تەمامە مالکیەتەکانە سەردەمە دەوڵەتە ئێرانی مالکیەتە سەرزەمینی وەکو مەنابع تەبیعی، وەکو دەواازەگە لە داهات، وەکو ژێرخانەکانە ئابووری. منزورم مالکیەتە فەردیە کەسێ بە ماڵێک نییە، مالکیەتگە لە کەلانە شرکەتی هۆڵدینگی باتڵە، گەشتی باتڵە، گەشتی ئێشێ خەلعماڵ بکرێ. دەوڵەت ئێرانی فکر نەکا چۆن ماجەرای 67 ماسماڵی کرد ئێمە لە ماجەرای 67 گوزەرین. ماجەرای 67 ماسماڵی نابێت، تەواو دەستەن دەرکارانە دەوڵەتە ئێران ئەوانەی بە یومنە جمهوری ئیسلامیە ئێران بەنان، شۆهرەت، نەوا پێگەگەیگن، حساب ڕەسیان لێ ئەکرێت و حسابیان لێ کێشینەوە. جا تۆ کوڕی دەمامەک مەگۆڕە. تەواو بوو من بە ئێوەیش لە ماجەرایە ئینقلابە کەزاییە وتم تەکان نەخۆن دەوڵەتە ئێرانی هەر نەمایشە ئینقلابەکات. من بە ئێوە وتم دەوڵەتە ئێرانی هەر ئێشێ ئەم چهرەی خۆیە بگۆڕێت و ئەی گۆڕێت. ئەوە بوو ئیسماعیل حەنیەی کوشت، ئەوە بوو حەسەن نەسڕوڵای کوشت. یعنی ئەم جەمعیەتە کەزائیە لە محوەرە مقاومەتە فاسدە یەهودی بازیانە جەمە و کردو تا تحت ناو شکست ئیدئۆلۆژیە نەداشتەیە ئێرانیەتە شیعەی بازیەکە بووە بەرەو گۆڕینە دەمامەک ئیسرائیل لە ئفتزاحە 7 ئۆکتۆبر دەربچێت، هەم ئیسرائیل نجات پێیاکات هەم دەوڵەتە یەهودە ئێرانی. و ئەمما ئەوانەی کە لە حەوزەیە ئەنچە کە پێی ئێژن مبارزاتە کوردی بووگن، ئەگەر کوڕە خاسن، ئەگەر ڕۆڵەی ئەم سەرزەمینەنە، ئێمە واینە وەختە سەروبەندێکە کە ئینسانە گەورە و سەیاس ئەتوانێت دژمنە بنیادینە خۆی نابود کات، شەکەتی کات، بچووکی کات، بیتوێنێتەوە هاوکاریکردنە لەگەڵە دەوڵەتە ئێران لە ژێرە ناوردنە حقوق بۆ مردمە کورد، خیانەتە بە مردمە کوردە و هەر کەسێک لەم پرۆژە تحتە ناوە سەر کورد واردە مەعامڵەتە کە دەوڵەتە ئێرانی بوێت. منە پەیمانە حەیدەری ڕەهبەرە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حکمە ئیعدامە ئینقلابی ئەدەم.
ونايڵم لە ناو شەقامەکانە کوردەواری ئەبڕواتە ڕێوە. من خوا یەک گیانی پێداگەم و شەرمەزارە مێژوو نابم. من 10 ساڵە وەزعیەتە ئیستتانە پێژم. دەوڵەتە ئێرانی وا لەسرە مشارە، وا لەسرە ئەڕەبەر بڕوا ئەدڕێت، دوا بڕوا ئەدڕێ، مشتێ نامتعلقە بێ ڕیشە بە ئەم سەرزەمینە، مشتێ بێ ڕیشەتریشیان دروست کردەگە. من بە دەوڵەتە ئێرانی وتم بێ هەمە چی سازیە کە لە مەردمە ئەیکەی نامتعلقە بێ ڕیشە شمشێرە دوودەمەها. لەبەرەوەی ئێمە جەمعیەتە واقعیە کورد ئیتنیکیمان هەست، بەڵام تۆ مشتێ فاحشە و تێ هەڵدریاگ و کاول و نادروست تحت ناوە ئێرانی دروست کردگە. ئێوە تەوەجۆ بکەن وە دەنگەکانە ئێرانیەکان، مەگەر ئێوە کوڕە کوورشە کەبیر نەبوون، مەگەر ئێوە ئیدعاتان نەیەکرد ئێرانیەتە گەورەتان هەست، مەگەر ئێوە نەتانەوت قەوانینە کاپیتالاسیۆن باعث بوو ملەتە فاسد ئێران قیام کە ساڵە 57. قوانین کاپیتالاسیۆن ئەمە بوو کە ئەمریکایی ئەگەر جۆرم بکە لە ئێرانە دەوڵەت ئێران بۆی نێدەسی بووە. ئیستە چییە گشتان کردگەسۆ لە بەرامبەر ئەمریکا و بە ئەقڵانیەتی ئەزانن تەکە ئەمریکا دەرناکەون. ئەوە گفتمانە کورد نییە. کورد ئێشێ ئەم ناسیۆنالیزمە درۆزنانەی مشتی فاسد ئێرانیە نامتعلقە بۆتە دواوە، یا گویان نەخواردایە، ئیدعایان نەکردایە سەرامەدە دنیا بووگن، یا ئیستە سابەتی کەم کوڕە کوورشە حیزن. گو ئەخۆن لە بەقابڵە ئەمریکا کەم تێرن، گو ئەخۆن تەکە ئەمریکا شەڕە تەمام عیار ناکەن. دوو جەریانە مسلحیان بەسەر شانە ئەم مردمەوە سوار کردگە مفت وەکو گا ئەخۆن پاسدار و ئەرتەشی. ئەم دوو جەریانە گەوا دێشی بڕاتە شەڕ ئەمریکا، غەڵەتەکان نەڕواتە شەڕ ئەمریکا. خۆ کەڵەگایان و خوێک نەکردگە تەجاوزەوەم خەڵکە بکات. ئەمە سیاسەتێکە کە کوردێشی بیگرێتە بەر، وەگەرنە ئێرانی دەم بکاتەوە، دەم لە ناسیۆنالیزم و تەمەدون و ئەوانە بدادێشی دار بوو ڕائاسینیان. گو ئەخۆن قیاسیان بۆ دروستکەن. ئاتاتورک 80,000 نەفەر بریتانیایی و فەڕەنسەوی لە گالیپۆلیا کوشت. ئەم حیزەتی هەڵدریاگە بێشەرەفە تریاکیە ئێرانیانە و 4 سەربازی هەندی وە تەسلیم بوون، کەچی حەپەحەپیان بەچکە فاسدە تو لە سۆفی و گۆشەیە خانەقا دنیای گرتگە. نێڵن تحت نامە ڕۆشن فکری و ئیرانە عەزیزم ما و ئێمە قنەکەینەوە بۆ ئیسرائیل و بەڕاستی ئەمە تێگەیشتوویە بیوە نەبەرۆ. نە ئەگە کوڕی ئەڕۆی شەڕەکەی تۆ ئیدعات کرد فاسد ئینقلابە مەردمیت کردگە، تۆ ئیدعات کرد ئەمە ڕژیمە شیعەبازیتە، تۆ ئیدعات کرد توولەی حسەینی بەردەکان ئەماڵی تۆ 10 ملیۆنە هەنێریتە نەجەف و کەربەلا. گووە خۆی شەر ئیسرائیل و ئەمریکا ناکەی. ئەوە لێ حوسیەکانە لێ نایێت. گروپێ یەمەنی لە یەمەن شەڕ ئیسرائیلەکە، شەڕ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و بریتانیاکە، شەڕ عەرەبستانە سعودیەکە، وێسیاگە لە بەرامبەریانە. تۆ قەڵەت ئەکەی ئێرانی فاسد ناوێسی لە مقابڵیانە، بێجا ئەکەی ناوێسی. ئیستە وەختێسی ناسیۆنالیزمە ئێرانی حیز بکەنە ناو توالێتەوە، دەمی کردو وتی شەڕمان نەگەرەکەیژی گوو خوارد، ئەشێ بڕۆی شەڕکەی. غەڵەتت کرد، ئەشێ بڕۆی شەڕکەی. بێجات کردەکە ئەمریکا دەرناکەوی، مەگەر تۆ نەدەوت ئستقلالمان گەرەکە و ئێمە ئێرانی گەورە بووگین لە تاریخە. هەواستان بوێت گۆڵە بازی و هەنجار سازیە دەوڵەتە ئێرانی نەخۆن، نۆکەران و جیرە خوارانە دەوڵەتە ئێرانی نەخۆن، مشتێ تریاکیە بێدایک و باوک یەکیان قیافەی لە بەشەر ناکە. جان نیچە هەڵەگەڕێت و دەرمەوردە سۆقرات قسەکات لە غروبە بۆتەکانە، ئێژێ ئەم ناشیرینە قیافە ناشیرینە گزارش لە دەروونە ناشیرینیەدا یەک ئێرانی نییە شکڵە بەشەر بە. مشتێ داپڵۆسیاگە ناشیرینە تریاکیە بێدایک و باوکە بەچکە خڕاتە بەچکە کاوڵی. لەم سەر و بەندە بازیەکە نادۆڕێننها، لەم سەر و بەندەوە دەوڵەتە ئێرانی گەرەکی ئامین و سەلیم عبورکە
دار أو رنما تحت دولة إيراني حيشينيها حيش نيرو مادية كينيها حيش أمر مشترك من لي كينيها حيش روايتكي جمعية سازي نيها باب بزانن مشتي هاشو هوش مؤسساتية واستل النمايش جنگ تك أمريكا وباشك شكردن وتك أمريكا قركي حليكا بيجي سركوتين بو چون فكرك مردمك بي دسالات حارياك بي كسوكار بي بيوندي بي آرمان وبي إيداس وللقرا جمعية كردان موجودة ودڵی بەوە خۆش کردگە تحتناوە سەرسازی کورد قەومی بازی حیزب بازی عیدێ بووە مشارەکەتی بات ئەم گۆڕانکاری خۆی پێمهڕکە ئەوەی بۆ دەوڵەتە ئێرانی مۆریکە ئێمە بکاتە کوردە قەومی ئتنیکی و بێژێ حقوقم وەرگرتگە حکم ئیعدام ئینقلابی هەست وەکو سەگ ئەیتۆپێنین من ئەختارە خۆمم داها خەریکم پێتانێژم ئەوەی ڕۆڵەی کوردە ئەوەی گەرە کەسی لەم سەر و بەندە لەم هەلە تاریخیە زیاترین دەستکەوت بواتۆ بۆ ماڵ و بۆ ناوە خەڵکە کورد و بۆ مێژوو و بۆ تاریخ ئیستە وەختێسی خۆی دەرخە ئیستە وەختێسی لە سازماندەهی ئیجتیماعی و ڕوبەڕووبوونەوەی مەیدانیە لەگەڵ ئێمەی خەڵکە دەست لە ناوت دەست هاوکاری بکات تەواوە دەوڵەتە ئێرانی ئەیگۆڕێت و ئەمریکا بەیەگۆڕێت و تەرکیبێک دروست ئەکا لە ناڕزایەتی و جەنگ و لێدان و فشار و هاش و هوش تا شلوغی بکات ئەوە جەماعەتە هەشت شعبیش لە عێراقا کۆکەن و ئەوانەی ئیقلیمە کوردستانیش بزانن تا ئیستە بە فاسدی ڕوویگەن لەمە و بەخۆتان جەمەکەن و لەم فەزا یارمەتیدەرە دەوڵەتە ئێرانی و ویڵاتە متحدەی ئەمریکا ناون لە بەقەومیکردنە کووردا هەواستان بوێت چون من حساوتان لێ کێشمەوە ئەم سەرزەمینە ساحێوی هەست خوا منی بۆ ئەمە دروست کردگاگە تۆ نافامی کاول بڕۆ کارنامەیە 10 ساڵەیە من كمن نويد امرو ادم بالرسيكة من دولة ايرانين بمسيرة كيشان دقا وبتوش اختاركم للراستاية تأييد سياسة كان دولة ايران حركتناكي للراستاية سياسة كان امريكا بو تأييد ايران ومانوي دولة ايران كارناكي للراستاية كردانا كاركي وللراستاية بقدرة كردن خومان توشي تيابيد كاركي لار بڕۆی ڕاستانەکەمەوە بابزانی لە ساتە ترازانە تاریخیە لولەی ئەسڵحەم لە کەس لا نادەما شۆخیشم تەکە حەج کەسێکان نییە هەر تاوانێکی بوێ مێژوەی گرمەستۆ وەلێ ئێوە ئەکەمە عیبرەتە تاریخ باب بزانن ها پس ئەمە ئتمامە حجەت و ئینزارێک بوو و هەروان نەویدێک بە خەڵکە کورد بوو ئێمە بەرەو ساتە وەختە تاریخیەکە ئەڕۆین و ئێمە ئەگەڕێنەوە و دەوڵەتە ئێران نابوو دەکەین و تاران تێری نەمرێ دەسە خۆمان ئێمە خەیلی قودرەتمان هەست نیروی ئیجتیماعیمان هەست جەمعیەتە بە هەم پەیوەستەمان هەست جەمعیەتە واقعیمان هەست حزورمان لەناوە شارەکانە هەست شارە 100,000 نەفەری و ملیۆنیمان هەست خەیلی وەزعیەت فەرقەکاتەکە دەورانە متأخرە معاصرە لە هەلەکانە تاریخیە باکیشمان لە هیچ کەس نییە ئێمە یا سەرزەمینە خۆمان ئەگرینەوە یا نایەڵین هیچ ساختارێک لە ناوە خاوەرمیانە دامەزرێت ئەمریکا ئەشێ بزانێ معامڵەت تەکە ئێمە ئەکات نەتەکە مشتە نامتەعەلق فاسد نۆکەرە خۆی تەکە ئێمە وەکو ساحێبانە ئەم سەرزەمینە گەرەکی هاوکاری بکات تەکە ئێمەیکە ئێمە بە ئەمریکا ئلقا ئەکەین ئەو بە ئێمە ئێلقا ناکە
ئەو هاوکاری ئێمەگەرەکەیم هاوکاری بێشەرەف ئەمریکامان نەگەرەکە نەمانگەرەکە کەواتە ئەگەر تا ئیستا لە یەکتری تێگەیشتین و لە تەیە 10 ساڵ ڕابردووە تێگەیشتین گەیگی نەساتە وەختەکە وای نەساتە وەختەکە نەمایشاتە مەیدانی نەتان خەڵەتێنی و من لەمە و ببعد لەحزە بە لەحزە مسەیتەر بەسەر ئتفاقاتەکانەوە خەریکم ئەنوارم یالان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاخێزنامەی کوردان بەناو خەڵکیا بڵاوکەنەوە بە تەعدادە وەسیع بڵاویکەنەوە خەڵک ئامادەیە لەحزەیە ڕوبەڕووبوونەوە بکەن ئێمە تەمامە تەمهیداتە بۆ حفز خۆمانەکەین بەڵام لە مەرگیش ناترسین مەرگیش بە دیگەران تەحمیلەکەین لە دانە بەها بە دیگەران ناترسین لە وەرگرتن بەها بۆ ئەکتە خۆمان ناترسین ئێمە لەم عەسرە معاسرە مێژوویە تۆمارەکەین وا تا ئەبەدولئاباد ئینسانە کوردی ملئەستور بێت پێی ئێمە واینە ساتە وەختە ڕستاخیز و ئاخێزە کوردانە و دەوڵەتە ئێرانی وا لەسەر مەشارە چەکە ئەرباب ئەمریکاییە پس من پەیامەکانە خۆممدا کارگە لە مەیدانی ئێمە ئەیگرینە ئەستۆ ئێوەش بۆ خۆتان بیگرنە ئەستۆ من لە بەرامبرە هیچ هێزێکی دەسەڵاتە کوردی دروستکەر و عەزەمەتە کوردی دروستکەرە ناوێسم هاوکاریمی هاوشانیمی هێزی پێدەم بەڵام لە بەرامبەر ڕەوایەتە دەوڵەتە ئێرانی کە لە ژێرە ناوە قەومی سازی و حقوقا گەلێکی وێتاران تەسبیتکا بەسەر ئێمە وەڵامم فقط گولەس بابزانن نەکەوەی کە ئێمە دانووسان نازانین دەوڵەتە ئێرانی ئەگەر دانووسان کەشی بۆ بەقای خۆی تەکە ئێمە بیکات نەبوو ئەوەی شتێ بە ئێمە با بۆ ئەوەی ئەحیانەن ئێمە نەیان کوژین بۆ ئەوەی ئەحیانەن ئێمە دەریان نەکەین بۆ ئەوەی دەستیان لێ هەڵگرین حەدە ئەقل جێگەیەکیان بۆ بێڵینەوە ناوەی کەوان شتێ بە ئێمە بدەن ئەوان نێنە حەدە ئەوەی کە شتێ بە ئێمە بدەن مالکە حیچێک نییەن کە شتێ بە ئێمە بدەن گۆزەشت ئەو دەورانە گۆزەشت تەواو بوو من ناڵم ئێوە خۆتان ئەبەدیکەنەوە ئیمکانی نییە ناڵم لە ژێرە ناو مؤسسات و دەوڵەتە قانون و گۆڕانکاریە ملەتە مشەشعە تریاکیە فاسدە ئێرانی بڕۆنە قۆناغێکی تر ئیمکانی نییە ئیمکانی بە هیچ شێوەیەک ناڵم ئێوە ئێمە ئیگنۆرەکەن دێ من ئەو بڵاوا محەممەد وەسەرە کوفارە قوڕیشی هاورد وەسەرە ئێوەی تێرم و نابودتانەکەم بە عەقڵ بە مەچەک بە پشتوانەی مردمێکی قارەمان خاوەنشکۆ لەگەڵ ئەوانە ئەمە ئەتمام حجەتێک بوو بۆ دەست و دەسەڵۆکەکانە دەوڵەتە ئێرانی با بزانن ئێمە هەروە کە بەزەیمان هەست شمشێریشمان هەست هەروە کە ئەتوانین گوڵ بدەین ئەتوانین وە شمشێریش بتان کەیە دوو کوتۆ خۆت هەڵی بژێرە ئەمە وەختێک نییە کە من بچووکترین مەماشاتی لەسەر بکەم حکمم دان ناگەڕێتەوە خۆم ئەجرام کردووە بە دەستە خۆم ئەجرایەکەم بەسەرتان من هیچ کارێکی ترم لە دنیا نەماگە بێژگە لە سەرخستنە ئەمەی کە خەریکەمەیکەم لەم ڕێگەیشە نەمێنە جاودانە ئەوم بە باوکە مردمێک باوکە شۆڕشێکی جیهانی با بزانن دایەوە خۆش